خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. دوایەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی بڕیاریان لە دابەشکردنی موچەی مانگی 11دا تا ئەم ساتانەش بەشێک لە وەزارەت و فەرمانگەکانی تر موچەیان وەرنەگرتووە. ئێوارەی ئەمڕۆ و کاژمێرێک بەر لە ئێستا وەزارەتی دارایی ڕایگەاند کە لە داهاتی مانگی 12 موچەی تەواو نەکراوی مانگی 11 دابەشەکە و 200 ملیار دینارەکەی بەغداش نهاتووە. ئێمەش پرسیار دەکەین چارەنووسی موچەی مانگی 12 فەرمانبەرانی هەرێمی کوردستان چۆن دابەش دەکرێت و بەکوێ دەگات و چۆن دەتوانرێت وەزارەتی دارایی و حکوومەتی هەرێمی کوردستان دابەشی بکات. کۆی داهاتەکانی هەرێمی کوردستان دەگاتە چه ئاستێک؟ ئایا هیچ حاڵەتێک یان هیچ کۆسپ و تەگەرەیەک لە بەردەم داهاتی هەرێمی کوردستان هەیە جگە لە 200 ملیارەکە؟ ئەگەر 200 ملیارەکە نێت وەکو ئەوەی کە هاوڵاتیان بە دڕدۆنجەوە چاوەڕوانن جارێکی تر لێبڕینی موچە دەست پێ دەکاتەوە، ئایا چۆن چۆنی هەرێمی کوردستان یان وەزارەتی دارایی موچەی مانگی 12 دابەش دەکات؟ هەموو ئەو پرسانە ئەم شەو بەڕاشکاوی لەگەڵ بەڕێز عەلی حەمەد ساڵح سەرۆکی لیژنەی وزە و سامانە سروشتیەکانی پەرلەمانی کوردستان تاوتوێ دەکەین کە بەڕێزیان بە سوپاسێکی زۆرە لە هەولێرەوە لەگەڵمانە. کا عەلی سڵاوت لێبێ. ئەکید پێویست بۆ ناکە من بڵێم گفتوگۆی ڕاشکاو لەگەڵ بەڕێزان، بەڵام ئەکیدم دەست لەسەر برینەکان دانین. من ئەمەوێ لە بەرلەوەی بچینە سەر ڕوونکردنەوەکانی تر جارێ لەسەرەوە دەست پێ بکەین ئەم جملەیەی وەزارەتی دارایی کە لە ڕوونکردنەوەکەی ئێوارەی ئەمڕۆیە هاتووە باز لەوە کات کە لە بەشێک لە داهاتی مانگی 12 موچە تەواو نەکراوەکانی مانگی 11 دابەشەکات. ئەمە چارەنووسی موچەی مانگی 12 بەرەو کوێ دەبات؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، سوپاس کاکزانا بۆ جەنابەت. طبعاً تا ڕادەیەک ئاماژەیە بە دواخستنی موچە. ئەگەر موچەی مانگی 11 لە داهاتی مانگی 12 بە مانگی 12 لەکەم داهاتە و چۆنەدا؟ ئەمە یەکەم. دوو، ئایا بە داهاتی نەوت و داهاتی ناوخۆ و پارەی هاوپەیمانان نەیانەتوانی موچەی مانگی 11 بدرێت؟ بە دڵنیاییەوە توانرا. بۆ وای لێ دێت ئەمە هۆکاری سۆرە. موچە چۆن دەدرێت لە ئێسادا؟ یا موچە چۆن دابی نەکرێت لە ئێسادا؟ چوار سەرچاوەی داهات هەیە. یەکەمیان پارەی نەوت کە نرخی نەوت هەرچەند بێ ئەم دوو سێ مانگە 350 میلیۆن دۆلار هاتووە لە بەرمیلێ 27 دۆلار ماوەتەوە کە 512 ملیار دینار بووە. پارەی هاوپەیمانان خۆی ڕاستەوخۆ موچەی وەزارەتی پێشمەرگەی پێداوە. 200 ملیارەکەی بەقا کە ئەم ماوە نهاتوو ئەمێنێتەوە داهاتی ناوخۆ. کەواتە خەلەلەکە لەکوێ لە دوو خاڵە. یەک نەوت، دوو داهاتی ناوخۆ. نەوت وەکو وتم لە بەرمیلێ 27 دۆلار ماوەتەوە و ئێستش ئەمە بەردەوامە. دووەمیان ئەمێنێتەوە داهاتی ناوخۆ. داهاتی ناوخۆ بە شێوەیەکی سەیر و گوماناوی و وەکیەکی کەمی کردووە. لە مانگی دووە داهاتی ناوخۆ بۆ تەمویلی موچە نەک کۆی گشتی داهاتی ناوخۆ، تەنیا ئەو بەشەی کە تەرخانە بۆ تەمویلی موچە 374 ملیار بووە. ئەم مانگات کردویانە مانگی پێشتریش دەوانە بووە بە 161 ملیار، واتە نزیکەی 213 ملیار دینار کەمی کردووە. 161 ملیارەکەش لە کاتی خۆیان هاتووە. ئەمە دیوێکی. دیوی دووەمی طبعاً بەهۆی ئەوەی کە ئێستا دوو ئیدارەیەکی تەواو هەیە، یعنی داهاتی ناوخۆ هەرچەند بێ، یعنی مەسەن بۆ نمونە برایم خەلیل هەرچەند بێ، باشماخ هەرچەند بێ، پەروێز خان هەرچەند بێ، مروری سلێمانی هەرچەند بێ، مروری دۆک هەرچەند بێ، ئەمانە حسێب ناکرێت. واتە حسێب ناکرێت داهاتی کوێ چەنە. داهات هەرچەند بێت، سنووری سلێمانی لە 143دا، سنووری هەولێر و دۆکیش لە 157دا. بە قودرەتی خوا طبعاً وەڵا بوورە قودرەتی خوا نییە، دەسڵاتی سیاسیە، خوایشی وا خراپ ناکە. بەڵێ لە سلێمانی بۆ نمونە لە 166 ملیارەوە هاتووە بۆ 71. هەولێریش لە نزیکەی 200 هەولێریش لە نزیکەی 209 ملیارەوە هاتووە بۆ 93 ملیار.
واتە وەکو یەک کەمەکەن ئەم 5 ملیار کەم کە ئەویشەوە ئەم کەم کە عنی هەردووکیان 43 بە 57 ئەمە جگەلەوەی دارایی بڵین بە قودرەتی دوو ئیدارەی ئەمە جگەلەوەی هەموو پرۆژە خزمەت گوزاریەکانی سلێمانی لە دینارێکەوە بۆ 100 ملیۆن دۆلارە بێ لە داهاتی سلێمانی بێ هەولۆری دۆکش لە داهاتی خۆیەتی سلێمانی دەرمان لە داهاتی خۆیەتی هەولێر و دۆک دەرمان تەنان پارەی فستیڤاڵی سلێمانی لە باج و زەریبەی سلێمانیە هی دۆکیش لە داهاتی خۆیەتی فلیم یعنی هەموو شتێ دوو ئیدارەیەکی 100% هەیە ئەمە هۆکاری سەرەکیە کە نەتوانرێت موچە بدرێت نەتوانێت موچە بدرێت لە کاتی خۆیان نەک ئەوەی تۆ هەمووی ببەستیتەوە بە عەلاگەکەی بەغداوە باشە کاک عەلی ئەگەر 200 ملیارەکە تاو کۆتایی پێهاتوو نەهات من ئەو پرسیارە ڕستی جەناب ناکە ینی بابەتێکی سیاسە لە نێوان هەرێم و بەغدا و پێشتر باسییان کردو کە سلفەیەکە دێت هەرێمی کوردستان چۆن ئەتوانێت بەبێ لێ بڕین موچە دابشکات و موچەی مانجی 12 چکە ئێستا بینەرەکانم چاوەڕێی ئەوەن چکە بەڕاستی ڕوونکردنەوەکەی ئەم ئێوارەی وەزارەتی دارایی و دواخستنی دابشکردنی موچەی مانجی 11 فەرمانبەران ترس و دوودڵێشی زۆری لە بازار و لای فەرمانبەران دروست کردووە یەکەم من نازانم وەزارەتی دارایی بۆ خۆی پیا و خراپەکە کە هیچی بەدەست نییە بۆ ڕوونکردنەوەدانی بۆ هیچی بەدەست نیە وەزارەتی دارایی وەزارەتی دارایی بەرپرسە باش نەوەزارەتی کاک زانانی کێشەکە ئەوەیە کەس ناوێ ڕاستگویانە ئەمە بە خەڵک بڵێ نە هیچ بەرپرسێکی حکوومەت نە هیچ وەزارەتێ ناوە ئەگەر 350 ملیۆن دۆلاری نەوت سابت بێەوە ئەوە مناقەشەی کەسیش نایکە ئەمە نەوتەکە دووساکەشەگەر لەگەڵ بەخاوە بێ یان نەیە سنووری سلێمانی بە خۆی قەرارەدا چەند بنێرێ نەک حکوومەت دەسەڵاتیە بێ عنی من سێ کتابێکی وەزارەتی داراییم لایە داواکە ناڵێ کۆی داهات بگەڕێتەوە ئەڵێ سلێمانی تۆ 7 ملیارمان بەرێ هەولێر و دۆکشتۆ 93 ملیارمان دێ بەڵکو موچەی پێتەواو بکەین یعنی نە دەسڵاتی بەسەر داهاتی ناوخۆوە بێ نە دەسڵاتی بەسەر داهاتی نەوتا هەبێ نە دەسڵاتی بەسەر خەرجەکانە هەبێ خەرجی و پرۆژە و مەساریفی هەر مەنتیقەیە بۆ خۆی وەزارەتی دارایی بۆ چییە خەزێنەی حکوومەت بۆ چییە ئەنجومەنی وەزیران بۆ چییە یعنی مەسەن بۆ نمونە ئەگەر داهاتە بێت لە سلێمانی جادە هەیە داهات نەبێت جادە نییە داهاتە بێت دەرمان هەیە داهات نەبێت دەرمان نییە بەڵام لە دۆک بۆ نمونە داهاتە بێت دەرمان هەیە لە هەولێر داهاتە بێت دەرمان نییە با لە ڕید یعنی هیچ ڕەبتێک لە نێوانم شارانان نییە دوو ئیدارەیەکی صرفە ئەم مؤسسە هەرێمیانە تەنیا بارگرانیەکن بەسەر بودجێ گشتیەوە ئایا ئەتوانرێ موچە بدرێ بەڵێ بەبێ بەخام من باسی چاکسازی ناکەم داوا ناکەم هیچ چاکسازیەک بکرێت هیچ چاکسازیەک هەر بەم دۆخەی ئێستەوە بە حسابێکی زۆر بەسیط بە دیکۆمنت بەڵێ مەبەستی من ئەوەیە بەوردی بۆ بینەرەکان ڕوونکردەوە کاک عەلی کە ئایا چۆن ئەتوانرێ موچەی مانجی 12 یان مانجی 1 یا مانجی باشتر بەبێ بەغا بدرێت بەغای لێ دەرکە باش طبعا بە دیکۆمنتیش بەڵێ بە دیکۆمنت بەڵێ هەمووی لەبەردەستی منە و بڵاویشەکەمەوە ئێستا لە بەرمیل لێنەوت 27 دۆلارە دێتە دارایی 350 ملیۆن 512 ملیار دینار 512 ملیار دینار داهاتی نەوتە بەڵێ من داوا ناکەم چاکسازی لە داهاتا بکرێ ئەگەر داهاتی ناوخۆ بۆ تەمویلی موچە وەکو مانگی دوو بێ 374 ملیار بووە 374 ملیار لەگەڵ 512 ملیارە 13 ملیار دیناری بە پێی ڕوونکردنەوەی حکوومەتەڵێ 873 مان پێویستە 13 ملیار دیناری زیاترە لە پارەی پێویست بۆ موچە کاکە وەکو مانجی دوو بێ کە خۆتان ئەوە دیکو فایلی خۆتان ئەڵەن 374 ملیار دینار بووە بۆیە بێ داهاتی ناوخۆ ڕێک بخرێتەوە مەسەن بۆ نمونە تەنیا خاڵە سنووریەکان ئەڵێم تەنیا خاڵە سنووریەکان ئەڵێم مانگی پێشوو خاڵە سنووری بەس باشماخ و پەروێزخان ینی سنووری سلێمانی نزیکەی 48 ملیار بووە ئیبراهیم خەلیل و حاجی ئۆمەرانیش نزیکەی 100 ملیار بووە ئەمە 150 ملیار بەس ئەم دوانە جگە لە لاوەکیەکان و ئەوانە ئەمە یەک دوو ئێمە باجمان هەیە زەریبەمان هەیە ڕسوماتمان هەیە بەس داهاتی کارەبای سلێمانی مانگ پێشوو 40 ملیار دینار بووە بەس ئەی کارەبای هەولێر و دۆک ئەی مرور ئەی خۆڵ و خاشاک ئەی هەم ئەو هەموو ڕسوماتی ئەی پارێ یعنی زۆرە
ئەم داهاتانە بەڕێکوپێکی کۆکرێتەوە لەگەڵ ئەو پارەی نەوت ئەوە گەر چاکسازی تیا بکرێ مەشارعی زۆر باشیش دەست پێکاتەوە من بەم دۆخەوە دەست پێەکەم بۆیە من یعنی سە چەند شتێکم بۆ باس کردی قوربان داهاتی سێ شوێن لە سلێمانی باشماخ پەروێزخان مانگی یانسە کارەبا 8 ملیار بووە ئەمە 8 ئیبراهیم خەلیل و حاجی ئۆمەران ئەوە بوو بە 288 ئەو دوانسکەی 100 ملیار بووە ئیتر وەرە بۆ مروری هەولێر سلێمانی دۆک باجی دەخل و باجی عقاری هەولێر و سلێمانی و دۆک داهاتەکانی ئاو خەد زۆرە داهات لە وڵاتە لەوانەیە هەندێکیش بڵێ عەلی خۆپارە هەر بۆ موچە نیە بڵێ من کە ئەزانم بەڵام ئێستا هەموو لە هەموو پرۆژەکانی پارێزگای سلێمانیا لە 11 مانگە 55 میلیارد دینار خەرجکەوە 5 میلیارد لەمایەکا بۆ تێکڕا پرۆژەیە گریمان 15 میلیاریش بۆ خەرجی تر 20 میلیارد بۆیە من پێم وانییە داهاتی ناوخۆ ڕێک بکرێتەوە داهاتی نەوتیش بەوەی ئێستەوە موچەی پێدابی نەکرێت چاک بکرێ مەشارعی گەورەتریشی پێەکرێ بۆیە ئەوانەی کە ئەڵێن داهات نییە و موچە نییە من پێم وانە ئەم قسە ڕاست بێبیت شێوەیە وە خۆت زیینەوەی لە بەرپرسیارێتی کاک عەلی ئەکید ئەمە بازاڕە ترسێنێ ئەم دواکەوتنی موچە چکە خۆ بازار بەشێکی زۆری ئەو موچەیە کە درێتە دەست فەرمانبەر و موچەخۆر و ئەچێتە بازار بەشێکی ینی هەڵبەتە ینی بەشە دیارەکەی هیچ کۆسپ و بربەستێک یان هیچ مەترسیەک مەسەلەن ماوەی پێش و کۆرۆنا دابەزینی نرخینەوەت نازانم کەمکردنی داهاتی خاڵە سنووریەکان نەدانی باج و ڕسومات لای هەندێک کەس و کۆمپانیاوە هیچ بربەستێک هیچ خەلەلێک لە دارایی و لە داهاتا دروست بووە یان بڵێن هیچ سەدمەیەکی اقتصادی دروست بووە تاکو مەترسی لەسەر بازاڕیان مەترسی لەسەر موچە خۆران دروست بێت نەخێر من دوو نمونەیەنەوە کاکزانە طبعا من هەموو ئەمەی ڵێن بەڕقەمە تەنیا پەروێزخان مانگی پێشوو بەراورد بە مانگی پێشتر 10 میلیارد دینار زیادی کردووە داهاتی کارەبا لە ماوەی 3-4 ساڵی ڕابردووە هیچ سلێمانی نەگەشتوەتەوە ئاستەی مانگی پێشوو کە 40 میلیار و 994 میلیۆن دینار بووە و باشماخش 21 میلیار بووە یعنی ئەوە تا خەڵک مروری شەروەکو خۆی بەردەوامە جوڵەی بازاڕیش هەیە باشە زەری بەش ئیشەکە ڕسوماتش لەسەر خەڵک زیاد کراوە باشە بەراوردیکەین چی گۆڕاوە یعنی ئیبراهیم خەلیلی شەر جوڵەی تایە لە هەولێر 12,000 کۆمپانیا هەیە باجیان دێ باشە چی گۆڕاوە و ئەتوانرە پیاچوونەوە بە باجی شەریکاتی گەورەشا بکرێت بۆ نمونە و شەریکاتانی کە باج نادەن دەیان جار باسمان کردووە یعنی من یەک نمونەوە بۆ باسەکەم 6 مانگ یەکەمی ئەم ساڵ وەرگری تەنیا کۆمپانیای کار جگە لە ڕووس نەفت و تورکیا تەنیا کۆمپانیای کار 181 میلیۆن دلار کرێی بۆری وەرگرتووە واتە هەموو ڕۆژە میلیۆنە دلار باشە بزانە هیچ باجیدا تەبانەوە عەقدێکی زۆر خراپە باسی عەقدی بۆریکەین ئەوە شتێکتە یعنی تۆ من پێتەڵێم بەبێ هیچ چاکسازیەک من مەسوولم لەم قسە بەبێ هیچ چاکسازیەک دەتوانرێت ماگانە موچە بدرێ بەبێ لێبڕی و ئەگەر چاکسازی بکرێت لە باجە لە خاڵە سنووریەکانە و بە تایبەتی تر لە خەرجی و مەساریفی نەوت لە کرێبوەری و قەرجی شەریکات و شێوازی فرۆشتنیوان دڵنیا بە مەشارعی زۆر گەورە دەست بە بەڵام کورسان پێویستی بە دەستێکی ئەمینە یعنی ئەگەر ناشگەن بەمە یعنی منم یوارە شتێکم نووسیوە ئەگەر قەرار بێ پارە هەر 43 بە 57 بێ هەرکێ مەشارعی منتیقی خۆی بکە هەرکێ دەرمان بۆ منتیقی خۆی بکرێت بە ڕسمی بکرێتە دوو ئیدارەی زۆر باشترە یعنی سە بۆ ئەوەی خەڵک بزانێت کێ لەی مەسوولە مەسەن بۆ نمونە نەک سلێمانی کێشەی شەقامیە کێشەی خەدەماتی یەکێتیڵێ خەتای پارتی و پارتیڵێ خەدای یەکێتیە ئەو کاتە بزانێ خەتای چیە بەڕوونی یعنی ئێستا دوو ئیدارەی و بێ ئیدارەی شێ یعنی هەم دوو ئیدارەی هەم بێ ئیدارەی باشە کاک عەلی ئەو ڕوونکردنەوەکەت لەبەردەستی من هەیە و ئێوارەم خوێندەوە مەسەلەن کە بڵاوت کردەوە بەپێ ئەم ڕوونکردنەوەی مەبەست لە چیە دەوێت پەیامێک بگەین لە ڕێ ئەم ڕوونکردنەوەیەوە کە خەڵک بەڕاستی مەسەلەن دڕدۆنگە من تەکید لەسەرەوەکەمەوە بە بەردەوامی کە مەترسێکی زۆر هەیە لەسەر بازار مەترسی هەیە خەڵک خۆی ڕایەناوە لەگەڵ ئەم موچەیە جارێکی تر خەڵک تووشی ئالۆزیێکی دارایی ناوژیان و ماڵ و مناڵی خۆیە بێ بەخێوکردنی مناڵەکانی ژیانیە بێ خۆی ڕێک نەخستۆتەوە لە بەرەوەی لە ماوەی پێشوا کۆمەڵێک قەیران بەرۆکی گرتپوو لێبڕینی موچە و تەخیربوونی موچە ئەمە جارێکی تر پێت وایە سەر هەڵداتەوە واگەر سەر هەڵەداتەوە بۆچی کاکزانە جان
ئەم دوو ئیدارە ینی دوو ئیدارەی وازحی سیاسی ینی هیچ مناقەشە نییە و هیچ کەسێکیش ناتوانێت مناقەشە بکە و فاکت و بەڵگەکان تورن. ئەگەر ئەم دوو هێزە کە قیادەی ئەم دوو ئیدارەیەکەن قرار بدە نتوان موچە بەبێ لێبڕیندا بدەن دڵنیا بە ئەتوانن ینی هیچ کەسێک باوەڕ بەمە ناکا بەم نەوتە بەم خاڵستنووریە بەم باز و ڕسوماتە زۆرەی کە هەیە بە کرێی کارەبە نەتوانرێت ینی پێڵێن بەس کرێی کارەبە بەس نووری سلێمانی 40 ملیار بووە بێ قەزابی لەمایەکە 40 ملیار چۆن ناتوانێت ئێوە هەموو خاڵستنووری هەموو کاڵای هەموو عێراق بە برایم خەلیلا کە لە تورکیا و لە ئەوروپاوە دێ ئەگەر قرار بدە نتوانن ئەگەریش نایکەن ئەم لە داخی ئەو پارەیەگرێتەوە ئەوش لە داخی ئەو پارەیەگرێتەوە هەردووکی پێکەوە لە نەتیجا میلەت سزادرێ بکرێ بە دوو هەری بیم دوو ئیدارە دوو بەڕێوەبردن لە ژێر چەتری هەریەمە یەک هەریەمە عنی هەرچی ناوەنین زۆر باشترە ینی ئەو کاتە ڕوون بێ بۆ نمونە ئەوەی ئیدارەی سلێمانیەکە بڵێ ئەمە ماگانە ئەمە داهاتی فعلی باشماخ ئەمە پەروێزخانە ئەمە پارەی کارەبا ئەمە باج ئەمە ڕسومات ئەمە ئیرادی نەوتم ئەمە و بەشە هەرچی و ئالەوە بە ئەشەفافی خەرجیەکەم ئیتە ئەمیش لەولا منافەسەی خۆی کا بە برایم خەلیل و حاجی ئۆمەران و نەوت و شەریکات و چی زۆر باشترە لەم دۆخی ئێسەکە هەیە یعنی ئێستا لە داخیەکە ئەیگرنەوە ئەم مانگەیەکێتی 43 میلیۆن دلار داهاتیە بێ پارتی 57 میلیۆن دلارەدا زیاد و کەم کە هەرەوە لەسەر و قیاسە پارانێ ئەم شەیکە ئەم 43 بدا 57دا 46 بدا 212دا ئیتر 43 بە 57 پەیوەندی بەوە نییە کێچەنی هەیە تۆ پارەت هەیە لە سلێمانی و گەرمیان وەڵە بجە بڕۆ پرۆژە بۆ خۆ جێبەجێ بکە منیش پارەم هەیە لەولێر و دۆ پرۆژە بۆ خۆم جێبەجێەکەم ئایا ئەمە بە ڕسمی بە فۆرمێکی ڕسمی بە کڵێشەیەکی قانونیش ببێت بە دوو بەڕێوەبردن شەریفانەتر نییە لەوەی کە لە ژێرەوە بەنهێنی بکرێ بۆ ئەو کاتە بزانرێ خەتای چێە ئەو کاتە ئێمەمانان لە سلێمانیە ڕۆینەخی یەکێتی یەکری ئەڕۆنیەخی ئەوەیە گرین کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە ئەڵێن کاکە ئەمە باشماخ ئەمە پەروێزخانە ئەمە ئاو ئەمە کارەبا ئەمە حساب ئەمە کتاب ئەمەش لیستی موچە باشە بەس ئێستا لەم بەینا ونەکرێ یعنی پێکەوە سزای خەڵکە درێ کێشەکە ئەوە نییە کێشەکە شتێدە بۆ نمونە ئەو 43 نێرێن 57 دەنێرێ ئەی ئەوەکەی تری چیە ئێستا من کتابێکی وەزارەتی داراییم لەبەردەست ئەی وەزیری دارایی لە 3 عفو لە 30 کردوێتی داواکە داهاتی مان 11 بۆ داهاتی مان 11 ناڵێ کۆی داهاتی سلێمانی بگەڕێتەوە ناڵێ کۆی داهاتی هەولێر و دۆک بکەێتەوە ئەڵێ بانکی ئاشتی عیبارەتە لە داهاتی سلێمانی ئەڵێ تۆ 7 ملیارمان بەرێ بۆ تاوکردنی موچە بانکی منارە کە عیبارەتە لە هەولێر و دۆک ئەڵێ تۆش 93 ملیارمان بەرێ نەکۆیت باشەوە هەفتای داکە تایسن 79 تەواو نەبووە باشە تەواو نەبووە ئەیانوێ حەلیکەن بەوەی کە مانی 12 دوا بخرێ ئەی ئەوەکەی تری یعنی تۆ چۆن نزانین داهاتی سلێمانی بۆ هەفتایە ئەی چۆن نزانین هەولێر نەوسێ ئەی بۆ زیاتر نییە ئەی بۆ هەمووی ناگەڕێتەوە سەر لە نوێ بە عەدالەت دابەشکێ ئەمە دوو ئیدارەیەکی وازحی سیاسیە جا لەبری ئەوەی دوو ئیدارەیەکی سیاسی بێت دوو بەڕێوەبردنی کە حکومڕانی بێ باشتر نییە لەبری ئەوەی حزب تەحەکوم کە دوو بەڕێوەبرد ببێ لە هەر دوو لا دوو مؤسسەی حکومی هەبێت تەحەکومکەن باشتر نییە یعنی من پێم خۆش نییە ماڵێم خۆزگە هەریەم یەک ئیدارە بووە یەک حکومت بووایە طبیعی بووە داهاتی گەرمیان بۆ زاخۆ خەرج کرێ ئاسایی بووە داهاتی دۆک بۆ هەولێر خەرج کرێ هەولێر بۆ سلێمانی خەرج کرێ بەڵام وان نییە لە ڕاستیە وان نییە ئامادەنین چاکی بکەن کە چاک ناکرێ دوو فۆرمی یاسایی ڕقابەی قانونی ئیداری پێ بدرێ باشتر نییە باشە کاعلی بەڕێزت چە ڕۆژی ڕابرد و پرس کۆنفرانسێکت کردوتت کە داهاتی ناوخۆ سفر تقریبا نزیک بۆ تۆ لە سفر کە بۆ تەمویلی موچە وەزارەتی دارایی دوای ڕوونکردنەوەیکی دەرکرد بە نەست ناوی جەنابتە هێنێڵێ ئەمانە ڕەتەکەینەوە ئەمە لە چیەوە هات معلوماتەکانی جەنابەت لە چیەوە بوو وەزارەتی دارایی بۆ ڕەتی کردەوە فاکت لای جەنابەت هەیە مەسەلەن بەڵێ طبعا مانگی 11 کۆتایی هات شاد چەند ڕۆژێکیش دوای مانگی 11واتە تا دەی دوازەوانە داهاتی ناخۆ نەگەڕابووە دوای ئەو هەڵمەتەی کردمان من دیکۆمنتم لە بەردەسایە ڕۆژی پێنجشەم سلێمانی بۆ مانگی 11 نزیکەی 44 ملیاری گەڕاند بۆ هەولێریش نزیکەی 58 ملیاری گەڕاند بۆ باشە جا من پێم وتی وەزارەتی دارایی دەسڵاتی بەسەر داهاتە نییە يعني حيث من قبول ما بانكي ناوندي سليماني كعبد الرحمن ڕوونکردنەوە بدا لەبەر داهات لای ئەوانە
بەڕاستی لای وەزایەتە مەسەڵەن وەزارەتی دارایی داوای پارە لەوەکە نەکەوەی داهاتەکان بە سنتراڵ هەر بەنقێک هەر شوێنێک باشماخ پەروێزخانی برایم خەلیل حاج ئۆمەران هەمووی بگەڕێتەوە بۆ خەزیێنی گشتی دوایزن وەزارەتی دارایی چی لا نییە هیچی لا نییە ڕوونکردنەوەی چیەدا لە بری پارتی وێچێتی پاشان ئەگەر وانە دیارانی چەند وەزارەت ماون حساباتەکانی تر چەندن و ئێستا بە پەلەپەل لە داهاتی مانگی دوانزەی دەین کام داهاتی مانگی دوانزە ڕوونکردنەوەی نەداوە ئایا ناوخۆی یا نەوتە مەسەن ئەگەر نەوت بێ هەر زۆر خراپتر یعنی ئەی ناوخۆکە یعنی پێشتر بە مانگێک 374 ملیار بووە ئایا ئێستا بە مانگێک و 20 ڕۆژ 100 ملیارە ئەمانە هەمووی پرسیاری جەوهەری و گەورەن باشە لای بەڕێزت چی هەیە لەبارەی وەڵامدانەوەی پرسیارانە پێت وایە کە نهێنی ئەم بابەتە چییە؟ نهێنی ئەمە ئەوەیە ڕقی سیاسی زاڵ بووە بەسەر حکومڕانیە بێ ئیدارەی و گەندەڵی و قۆرخکاری هەر لای ئێوێ زۆرترین پارە لای خۆی بمێنتۆ لە ئەنجامە خەڵک سزادرێ ینی بەرچاوم زۆر ڕۆشنە من و داهاتی نەوتیش بەداخەوە هیچ هێزێکی سیاسی قسەیتیان ناکە من لێرەوە کە تەلەڤزیۆنی یەکێتیە ڕەخنە لە یەکێتی و گۆڕانەگرم ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز بە قانون بەرزترین دەسەڵاتە لە دۆسیەی نەوتە بەبێ ڕەزامەندی ئەوان موافقە لە هیچ گرێبەستێک ناکرێ ئەوان بڕی بەرهەم دیاریەکەن ئەوان هەمووی ڕوونە قانونەکە لەم کابینە هیچ حزورێکی نییە هیچ قسێکیان نییە لەسەوەی بەرمیلێ نەوت چەنەمێنێت ئەمە دۆسیەی نەوت و دۆسی داهاتی ناوخۆش دۆسیەکی زۆر خراپە ئەگەر وا بڕوا ینی ئەبێ کەمپین کەین هەوڵ بین جوودکەین موچەی مانگی دوانزەش نەکرێتە قوربانی و وەکوانتر بڵێن خستمانە سەر عێراق باشە کاک عەلی لەبارەی داهاتەکانەوە مەسەلەن زۆر جارکە لە ماوەی ڕابردوو ژمانگانە هەتا گەیشتەوەی وتەبێژی حکوومەتی ژووتی کە سلێمانی لە کۆکردنەوەی داهات لە سلێمانی و باز و ڕسومات و تێکەڵێکی لە بابەتە باس کرد کە دام بەگوێ هاوڵاتیە کە لە سلێمانی وەک پێویست داهات کۆ ناکرێتەوە حقیقت ئەمە حقیقەتێکی تایە ئەی گەروایە بۆچی دام و دەستگاکان خۆی خاڵە سنووریەکان لەژێر کامێرە و چاودێریە ڕەبتە بە وەزارەتی دارایی هەمانجی هەیە لە نێوان بانکی ناوەندی سلێمانی و وەزارەتی داراییە یعنی ئەمە ڕاستی تیا بوو یاخود تەنها ئەمیش لەوێەوە دیسان هەوڵێکی شکاندنی سیاسییان تۆمەتی سیاسی بوو حقیقەتی ئەم بابەتە لەکوێ وەکو خۆی بڵێم و ئەمە وەکو خۆی بڵێم و بە خۆشیانم وتووە چ بڕیار بەدەستی یەکێتی چ بە جێگری سەرۆکی حکوومەت و ئەمێ خەڵکیش بزان هەر دینارێک بەهۆی قاچاخیەوە بەهۆی خراپی دۆخی خاڵە سنووریەکانەوە بەهۆی خراپی حکومڕانیەوە بەهۆی خراپی بێئیدارەییەوە بەهۆی گەندەڵیەوە بە هەرچی لە سلێمانی ببرێ هیچ ڕەبتی بە حکوومەت هەرێمی کوردستان و هەولێر و دووەک و سەرۆکایەتی حکوومەت و پا هیچ شوێنێکەوە نییە تەنیا خەڵکی سلێمانی سزادن واتە جاران کە من ئەموت قاچاخی بە ئێسەشەوە باشە ئەن کاکە بۆ ئەوان لە فیش خابوورەیکەن بابە ئەوان لە فیش خابوورەیکەن ژیان لە داهاتی هەولێر و دووەکەدەن تۆش لە باشماخەیکەی زیان لە داهاتی سلێمانیە دەی وەکە زیان لە داهاتی خەزیانەی دەوڵەت نادا چونکە شتێ نییە ناوی خەزیێنە بێ واتە تۆ سزای پارتی نادەی تۆڵەش لە پارتی ناکەیتەوە تۆڵەش لە حکوومەت ناکەیتەوە ئەوەی باجی ئەمەیەدا بۆ نمونە کۆمەڵێ باڵی بەرپرسی حزبی پارەی کارەبا نادەن کۆمپانیای گەورە پارەی کارەبا نادا کەناڵ پارەی کارەبا نادا مەعمەل پارەی کارەبا نادا ئەمە بۆ خۆت زیینەوەیەکی ناشەریفانەیە کە بڵێ بۆ پارە بدەین خۆ حکوومەت لە هەولێرەی دزێ کاتێک کە تۆ ئەم پارە نادەی واتە دەرمان لە نەخۆشخانەکانی سلێمانیان نەمێنێ جادە و ڕێگابان نەمێنێ چی نەمێنێ چی نەمێنێ بۆیە ئەرکیانە بەڕێک و پێکی و بەوردی بەبێ گەندەڵی بەبێ لێچوون ئەم داهاتە کۆ بکرێتەوە هەدا داهاتەکە زیاترکان لە سنووری سلێمانیە بەڵام بەمەرجێک کە کۆکراوە بەڕێک و پێکی بۆ خەڵک خەرجکرێ و خراپ بەکاریانتیانە بێ خەدەمات لە سلێمانیا زیاکە و سلێمانی گەشاوەترە بێ و جوانترە بێ بۆ ئەوەی تر هیچ جیاوازیە لە نێوان تەمویلی موچە لە نێوان هەولێر و دووەکان نییە بە درێژایی یان زەمانی ڕابردوو سلێمانی 43 دۆلاری دابێ هەولێر دووەک 57 دۆلاریان داوە یعنی 43 بە 57 تر بەم زەبزەبە زیاویکە و کەمیکە هەر 43 بە 57 زیادکە بە یەکەوە زیادەکات 43 بە 57 کەم کات 43 بە 57
سلێمانی کە داهات کۆنەکرێتەوە کێ زەرری کردووە؟ مەشارێحەکان زەرری کردووە. ئەو پرۆژانەی کە قەراری لێداوە تەمویل نییە بۆ پرۆژەکانی. مەسەن بۆ نمونە دەربەنی خان تێکرا بۆتە قوربانی کە داهات کۆ ناکرێتەوە. بۆ لەبەر ئەوراقی تەواو بووە ئاوی دەربەنی خان ئەو ئاوەی جیوەیە جیوەکە جیوە مادەیەکی ژێراویە نەک بە کەڵکی خواردن بە کەڵکی خۆشوەردنیش نە ژار وەکوە ژار بەکاربێنی خەڵکەکەی و توش سەرەتان و نەخۆشی پێسوشت بووە. ئەڕۆی ئەڵی پارە تەرخان کە بۆی پرۆژکەتەوە ئەڵێن پارە نییە لە بانقا دەمانە پارەی دەرمان نەدراوە. ڕەبتی بە مەشاریعەوەی ڕەبتی بە موچەوە نییە بەسەر کاتی من زیاتر مەبەستمە کاتی موچە ئەم لە دوانە درێ کاتی موچەش هەر 43 بە 57. ئەگەر سلێمانی زیادیکە هەولێر و دۆکیش زیادیەکەن کەمیکا کەم یەکەن واتە ئەوە نییە سلێمانی نەیدا هەولێر و دۆک زیاتر بدا هەر وەکو یەکە. بۆیە من کە ئەڵێم دوو ئیدارەیە دوو ئیدارەیەکی نامعلەنی سیاسی ناڕەوایە. مادەم دوو ئیدارەیەکە هەر هەیە خۆزگە نەبایە بەڵام هەر هەیە و ئامادەنی نوازی لێبێنن. ئایا ئەمە بکرێتە ئەعلان و فۆرمێکی قانونی بدرێتێ و هەریەکە و لەژێر ڕێقابە و چاودێری و پرسیاری خۆیان بێ باشتر نییە؟ سەرنجەکەی من ئەمەیە لەسەری. ئەگەر نا بۆ موچە 43 بە 57 هیچ مانیێنە بۆ هەولێر 50 بێ و سلێمانی 42 بێ. باش بۆ پێی بەڕێستان سەرۆکی لیژنەی وزە و سامانە سروشتەکانی پەرلەمانی کوردستانن و کەسێکی ورد و باگان کاک عەلی داهاتی نەوت ینی ئمە دەستی لێ بشۆین تەواو زۆر شەفافە یاخود بەڕاستیان خەڵک تااقەتی چۆ کە دەستکاری ناکرێ ینی نەوت بە ئێستا معقولەت پرسیاری خەڵکە بەڕاستی نەوت گەیشتۆتە نزیک ڕۆیش بۆ نزیک هەشتا و بەهۆی ئۆمیکرۆنەوە تۆزێک دابەزی ئێستا 71 و 72 73 و ئەمانە یاریەکە 72 بەڵێ بۆچی هەر بە 27 دلار ئەگەڕێتەوە ینی تەواو بە بن بەس گەیشت هیچ کارێکی تیا ناکرێت چاکسازێکی تێ ناکرێت بڵێن ئەمە لە بۆ ڕێنەوتە ینی کۆمپانیای چۆکو کۆمپانیای کارام هەموو پارەی دەستکەوێ بۆچی کوا ئەی داهاتی هەرێم ئەی زیادکردن بۆ هەر 350 میلیۆن دلار بێت. برام بەڵێ ڕاستە من جودی خۆم کردووە گەشتومەتە نەتیجەی سەر نەتیجەکانت پێڵێم بەڵام ئەمە بە من چاک ناکرێ کە سەرۆکایەتی حکوومەت وەزیر نەوتیش وەڵای نازانم ئەو چەندێکە نەمان بینی و من یەک کۆ بنەوەم لەگەڵ وەڵا حەزەکەم پرسیاریش کەم زانم وەزیری سامانە سروشتەکان چی لێ هات بە قورعان یەک جار بینیومە ئەمە ئیشی سەرۆکایەتی حکوومەتە ئەمە ئیشی ئەنجومەنی وەزیرانە ئەمە ئیشی ئەنجومەنی هەریەمی نەوت و غازە دەسڵات لای ئەوانە بۆ نموینە پارەی نەوت چی لێدی ینی من گەشتومە نەتیجەوە نییە ینی هەر بڵێم نازانم چونکە ئەمە ڕستەیەکە بۆ خۆ دەرباسکردنە یەکی ئەگەر بیەوێ ئیشکا ئەبێ ورد بێ بزانێ گەندەڵێکە دیاریکە. ئێستا نەوتەگەر 72 دلار بێ نەوتەگەر 72 دلار بێ نزیکەی 12 دلار کەمترەی فرۆشن بۆ نازانم بۆ دیار نیە ینی ڕوون نییە نزیکەی 12 دلار کەمترە فرۆشێ لە 6 دلارە مێنێتەوە گریمان لەم 6 دلارە لەم 6 دلارە لە سەدا چلی لە سەدا چلنە لە 6 دلارەکە لە 158 ئەچێ بۆ مەصارفی شەریکات وە کرێی بۆری کە زۆرە مەصارفی شەریکات بەشێکی استحقاقە بەشێکی ڕەبحە مەسەن بۆ نمونە پارساڵ لە 120 کۆی داهاتی نەوت بۆ کرێی بۆری چووە ئەم ساڵ نزیکەی 15 بۆ 16 ئەمە ئەوە ئەمێنێتەوە لە 142 ئەمێنێتەوە کە ئەو 27 دلاری عەرزی جەنات بەڵێ ئەو 42 دلارە نازەم ڕوونە 42 دلار ئەمێنێتەوە لە 142 لە 142 ینی ئەو 142 کا 27 دلار بەڵێ ئەتوانرێت چیتیا بکرێ کاک عەلی ئێستا 350 میلیۆنە دەن ئێستا حالی ئەمە سەیرم کرد ئەم دقەیە 72 دلار و 99 سنتە ینی نزیکە لە 73 دلار 72 دلار و 99 سنتە ئێستا ئەم لەحزەیە ئەمە تەحلیلێکی ئەمەی کە من بۆم کردی برای شیرین بە ناقص 12 فرۆشتویانە ئەوەی باوەتەوە لە 158 بۆ مەصارف لە 142 بۆ حکوومەت ئەمە تەحلیلی علمی دیلۆیتە گەندەڵیەکانی تر بۆ نمونە
ئەتوانرێت چیتیا بکرێ ئەمە لە مەلەفینەوە دەتوانرێت چیتیا بکرێ بۆی ئەو 350 میلیۆن دلار بە 400 میلیۆن من یەک نمونە عەرزی برای خۆم بکەم. بەڵێ جار درێژی بۆری لە سنووری تورکیا زۆر زیاتر لە دوو هێندەی درێژی بۆریە لە سنووری هەرێمی کوردستان. باشە؟ بەڵێ کە لە خورمەڵەوە هەتا تورکیا واتە بۆریەکەی تورکیا درێژترە، ڕیسکیش لەوێ زیاترە، ئەمنیەتی زیاتریش پێویستە تاوەکو سنووری هەرێمی کوردستان. بەڵام کرێی بۆری لە سنووری هەرێمی کوردستان زیاتر لە دوو هێندە و نیوی کرێی بۆری تورکیایە. ئەوەی تورکیا چێ ئەمنیەت و کرێەکەی تێگەشت چه سپۆرت تورکیا دەوڵەتی تورکیا شەریکەی کۆمپانیای وزەی تورکی ئێوە بەحساب دوژمن ئەمە ئێرەش بۆ کۆمپانیای کار و ڕووس نەفتە. باشە کرێی بۆری لە سا 4 بۆ لە سنووری تورکیا 6 مانگ یەکەمی ئەم ساڵ، بەڵام لە سنووری هەرێمی کوردستان لە سا 11 بووە. یعنی ئەتوانرێت کاک عەلی ئەوە قبوڵە مەسەلەن لانی کەم مەسەلەن تۆڵی دەوڵەت نیم ئەبێ مراجعە بکرێتەوە مراجعەکە لەکوێ ئەکرێتەوە مراجعەکە بۆریەکە لەوێ درێژترە بۆریەکە لەوێ درێژترە ڕیسکی زیاترە سکیوریتی زیاترەوێ بۆریەکە لێرە بچووکترە کەمترە مەسەن بەشێکی نەوتەکەی پارێزگای دۆک هەر زۆر زۆر کەمتریشە ینی لەوەی هەولێر معقولە کرێکەکەی ئێرە دوێن دەونیوی تورکیا بە ئەمە ئەوە دوم ئەو خەرجی کە پێویستە بدرێتەوە شەریکات کۆست ریکەڤەری شەریکات هەر پارەیە سەرفکە ئەبێ وەک خۆی وەریگرێتەوە. گەندەڵیەکی زۆر لە مەساریفانە کراوە جاری وای بووە هەندێ ئیش بە ملیۆنێ دۆلار بێ بە 5 میلیۆن کراوە. یعنی کوڕی بەرپرسەیە شەریکەی سکیوریتیە لە کاتێک ئەم هەموو پۆلیسی نەوت و غاز و پێشمەرگە و ئەوانەیە معقولە مانیوە 6 دەفتەرە خاتە باخەڵی. من لەگەڵ وەزیری ناوخوا باسم کرد 6 دەفتەر حەقی سکیوریتی کۆمەڵە گەنجینیەکەی بە 500,000 داتێ و صافی ڕبح 6 دەفتەرە خاتەینی خۆ ئەم 6 دەفتەرەی سەبوو ناقەشەکە لە عەلی تۆ حەقت چییە پارەی شەریکەی نەوتە خۆ پارەی باوک نییە وەڵا بابەهی باوکمە خۆ شەریکەی نەوت لە باخەڵی خۆی لایدا هەمووی وەرەگرێتەوە. ئەمە بۆ هەموو کولفەکانی تر ڕاستە. یعنی تۆ پیاچوونەوە بە کولفەکە بکە پیاچوونەوە بە بۆری بکە بۆ نەوتی ئێمە ناقص 12 بفرۆشێ پیاچینەوە بە سیستەمی فرۆشتنا بکە ئۆتۆماتیکی داهاتی نەوت زیاتەکە. هیچ هەوڵێکەوە یاگەدار بی کە ئەمانە چارەسەر بکرێ پێداچوون یاخود تەواو کوتم دەستی لێ بشۆ. من پێم وانیە کەستە دەخولکە یعنی ئەزانین چۆنە ئەگەر پارتی خۆی ویستی چاکێکە سەرۆکی حکوومەت پارتی وەزارەتی ویستی نانویست چاکیە خۆ کێ قسێکە بۆ نمونە من نازانم لە بەرنامەی توا بووە پێشتر و بەڕوونی باسی ئەوم کرد نزیکەی ملیارێ دۆلار پارەی هەرێم لە بانکی لوبنان دەستی بەسەراگیراوە کەس خۆی نەکردە خاوەنی ئەو بوو دوجار دیلۆی تەمان قسەی ئێمەی ئاشکرا کردەوە ئەو پارەی بۆ دەستی بەسەرداگیراوە کاک عەلی ئەمە قەیرانی بیان دۆخی دارایی نەشێوان بەڵێ با بۆ باسکەم با ئەمە چۆن بووە نەوتی کوردستان پێشتر بە شێوەیەکی نافەرمی لەلایەن تۆڕێکی گوماناوی کاڵێم تۆڕی گومانی ئەمە تعریفی من نییە فاینانشەڵ تایمز ئەم تعریفەی دانا گومانی گوماندار کێ کەسێکە پۆزیشنی ڕسمی نەبێ پۆستی نەبێ ئەفرۆشا ناوی مرتەزا لاخانی سەرپەرشتی فرۆشتنیە کرد پاکستانی بوو پارەی نەوت ئەچووە ژمارە حسابی مرتەزاوە واتە حسابی حکوومەت یاریەم نەبوو کۆمپانیایکی هەبوو لە قوبرس ئەچووە حسابی ئەو شەریکەوە دوای لە هەندێک عەمەلیان نەقڵ کرایەوە بۆ ستی بانک و لێەوە هاتەوە لوبنان و ئیتر لەم بەینا بلۆک کرا دوو بڕە 310 میلیۆن یۆرۆیە میلیۆن یۆرۆ لەگەڵ 210 میلیۆن عفو 294 میلیۆن دۆلار لەو لوبنانەی کە تەبەقێلکە 70 دۆلارە هین کراوە نایەتەوە پێت وایە پارەی بێتەوە کاک عەلی وەڵای قورسە و مؤسسەی دەوڵەتش کەس قسەی لەسەر ناکە خۆ ساڵێکە من داوم بە داواکاری گشتی کاک دابانم لەگەڵا بوو لەگەڵ سەرۆکی داواکاری گشتیات چوون بۆ بەدوایە وتی وڵات بە کتابی ڕسمی بۆ ئەنجومەنی وەزیرانم نردوومەتە دوای ئاشتی هەورامی ئەو مرتەزا کە بێن بزانەمە چیان جوابشیان نەداوەتەوە. وەزیر سامانە سروشتەکان لەکوێ باوای پێش و دەنگۆیەک لە مێدیاکان بڵاو بۆ وتیان ڕۆیشت و سەفەری کردو پێم وایە لە کۆیتە پێم وایە لە کۆیتە بۆ کاروباری حکومیان هەر خۆی
کەسی بۆ کەس دەزانێ حکومت خەریکی چیە تا بزای وەزیری خەریکی چییە زۆر جای داهاتی باشماخ و کارەبای سلێمانی و برایم خەلیلمان پێساق نابێتەوە نادرێ بۆ موچە باشە کاکعلی حکوومەت و مانگانە بەڕێز و تەبێژی ئەنجومەنی وەزیران باسی لەوە کرد کە 25 هەموو مانجێک دەست بە دابشکردنی موچاکرێ ئێستا 6 ڕۆژێکی ماوە بە 25 مانگ تا ئێستا ئەمڕۆ 18 مانگمان بەجێ سبەینێ 19 مانگ ینی 6 ڕۆژێکی ئەمێنێ پێت وایە لە وادەی خۆیان حکوومەت بتوانێت دابەشیکەوە گەر دابەشی نەکایان من جارێکی تر دێمەوە سەرە و پرسیارم کە ئایا پێت وایە قسەیەکێ لەبارەی ئەوەی کە تۆ هیچ زانیارێکت بەڕێزی زانیارێک تێ لەوەی کە موچەی مانجی 12 ئەخرێتە سەر حساباتی قەرزەکان و نادرێ و ئەمانە ینی هیچ زانیارێک لەو بارەیەوە هەیە یان هیچ حەز بە گومانت هەیە لە هەوڵێک ئەمەی کە وەزارەتی دارایی ئێڵێ خستوێتە تودێلێکی تاریکەوە ئەڵە جارێ ئێمە خەریکی مانگی 11 واتە باسی مانگی 12 مەکەن ئەمە یەکەم دوو ئەگەر بیدەن ڕەنگە بۆ قسەی خۆیان دەست پێ بکەن 25 مانگ 26 مانگ یەک دوو شوێن دەست پێ بکەن بەڵام زۆر درێژتر بکەوێتەوە ئەمەش هەیە تا ساڵێکی تر ینی لەوانەیە زۆر بخایانێ هەر مانگ 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 ئاوا بیدەنەیەەکە پاشان ناڵێ بە داهاتی چیەی دەین یعنی بەداعاتی ناوخۆی دەن بەداعاتی نەوتەی دەن بەچی معاشین یعنی هیچ تەوزیحێک نییە لە ڕوونگ هەرچەنە من دیسانگیرگەم وڵای وەزارەتی دارایی غەدرێکا ڕوونکردنەوەانەیەدا چکە بەخوا هیچ لای ئەو نییە بەخوا نەداهاتی لای نەخەرجی لایە بەڵێ کاکعلی باشە چەند خولەکێکمان ماوە ئەمە باسی ئەو کارە ساتە بکەم کە بەسەر بەهۆی بارانبارینەوە بەسەر بەشێک لە گەڕەکانی شاری هەولێر هات بەڕێستان ڕوونکردنەوەیەکتان نووسیوە ینی ئەمە بەپێی بێدوا داچوونەکانی بەڕێساوک پەرلەمانتارێک وەکوی کە خۆشت نیشتە جێوی هەولێری بەشێکی زۆری ژیانت لەوەیە هۆکار چی بوو ئەمە کارەساتی سروشتی هەیە لە دنیای ئەمە ئەیبینین هەموو لە وڵاتێک بۆی ئاگرەوە بۆی لافاوە ئەمە کارەساتێکی سروشتی بوو یان بێپلانی بوو بەڕاستی و ئەتواندرێ ئەمە چارەسەر بکرێت ینی بەبێ پرسیارەکەی من هیچ مەبەستێکی تیانێ بەڵکو هەرچەنە خەڵکی ناچمە ناو بابەتە هەندەسیەکانەوە چکە ئیشی من نییە بەڵام ڕاستە سعاتێ لە سعاتێک 2 سعاتە زۆر باریوە بەڵامی ئەوە نەبووە ئەو لافاوە گەورە ئەم لافاوە هی ئەو کۆڵانانە خۆیان نەبووە لە شوێنی ترەوە بۆیان هاتووە ینی ئەوە نییە لە دارەتوو یا لە ئەو گەڕەکانەی تر هەر ئاوی منتیقەکەی خۆیان بێت ڕێڕەوی ئاوەکە بەشێکی زۆری هەر لە دەروی هەولێری شەوهات بێت بۆ ڕێڕەوی ئاو چاک ناکرێت لە دەوروبەری هەولێر ئەو بازنەی هەولێر کە بە تایبەت بەردەوام ئەم کێشە دروسە بێتەوە بازنەی هەولێر لە ڕێی کۆیە بۆ ڕێی کەرکووک و خوارتر ئەمە کێشەی ڕێڕەوی ئاویە پێشتریش بۆ پرۆژەکان و ئەمە تا ڕادەیەک بۆ سەر ئەم منتیقە واتە ئەم بازنەی ئەم لای هەولێر ئەمەی بە ئاراستەی کەرکووک و بە ئاراستەی سلێمانی هەتا مەسیف سەلاحەدینیش کێشەی ڕێڕەوی ئاوی هەیە ڕێڕەوێکی فراوانی ئاوی بۆ چاک کرایە کە زۆری تێناچێت بەراورد بەوەی کە چەندین کەس لەسەر حسابی زەوی هەولێر منە دوێنێ یەک قوتعە زەویم دانا بۆ بای 600 ملیۆن دۆلارە چەندینیان یعنی ئایا هەولێر یان هەر بۆ ئەوەیە زەویە نایابەکانی بکرێ بە تەلار و تاوەر و چی بفرۆشێ دوو ڕسم بڵاوە بێتەوە غەڵەتە گەڕەکە فەقیرەکان و دەوڵەمەنەکان و چبا بە خۆ گەڕێکی حکوومەت خۆی دروستی نەکردووە دینارێکی حکوومەتی تیانە نەخێر هەر بەو ئەوەی پێڵەن زۆنی زێر ڕسمی بڵاوکرێت بەو زەویانە 7 ملیار دۆلاری زیاتریان پێیا کردووە و دینارێکیان تیا سەرف نەکردووە زەویە کردویانتە شقۆ باڵەخانە ڤێلایەکی بە ملیۆنی دۆلار شقەیە بە بڕۆ لە ئیمپایردان بە 30 دەفتەر و پارەی تیان سەرف نەکراوە واتە ئەوە حکوومەت پێشکەشی نەکردووە بەو خەڵکەی کە لەوێ هەیە بەڵکو ئەوانەی دەسەڵاتیان هەیە دەسەڵاتدارن ئەو زەویانیان بەکارهێنراوە بۆ ئەوەی پێی دەوڵەمەند بن فعلەن زۆر پێی دەوڵەمەند بوون بە تایبەتی دەوروبەری پارک و ئەوانە ئەو زەویانەی قوشتەپە و دارەت و سێبیران و سێبەردان و کوێ بە کەڵکی ئەمە نایەن پارەی پێپیاکرێت بۆیە حاڵی وایە ینی دوو ڕسم بڵاوە بێتەوە دەوڵەت نە بەمە خەڵەتە ئەم تعریفە بەڵێ لە کۆتایە
ئەگەر پەیامێکت هەبێ بۆ حکوومەت و هێز و لایەنە سیاسیەکان و پەیامێکی هەبێ بۆ هاوڵاتی چی بە هاوڵاتیان ئەڵێ لەو دڕدۆنجە دارایی تایدان و چی بە دەسەڵاتی بۆ حکوومەت یاریمی کوردستان ئەڵێیت؟ وەڵام من داوا لە هەردوو ئیدارەکەیەکەم چکە بۆ خوای دوو ئیدارەی یعنی با فێڵ لە خەڵک نەکەین بە فعلی ئەو داهاتی کۆکرێت و حەقە بخرێتەوە خزمەتی خەڵکی یاریەمی کوردستان و ئەگەر ئەم قسانەی من ڕاست نییە مناقەشەوە ناکرێت با بە فعلی داهاتی هەموو خاڵە سنووریەکان یەک بڵاوکەنەوە باش ماخ پەروێزخان برایم خەیلی حاجی و بەران کارەبای سلێمانی هەولێر مروری سلێمانی هەولێر دۆک باس ڕسومات چی سەرفکردنیشی بخەنە ڕوو ئەگەر بە داهاتی نەوت بەمگەن بە دۆخەی ئێستەی نەک بە چاکردنی ناوخۆش نەتوانرا موچە بدرێ ئەم قسەی من ڕاست وە من خۆم داوای لێبوردن لە خەڵکەکە ئەو یاسا چاکسازەی کە لە پەرلەمان دەرچوو تا ئێستا یەک کەس لەوانەی کە بە نایاسایی بە پلەی سەربازی لیوا عەمید عەقید جاش بوون مستەشار بوون خەڵکی ناشایستە بوون چی ئەوەی بە ساختە کراوەتە شەیدی سەنگەر ئەوەی چی کرا یەک کەس نەبڕاوە مەعقولە یەکێ دوای ئەو هەموو ساڵە هەومانگە 3-4 ملیۆنی بە ناڕەوا وەرگرت بێ پارەکەی وەرگێ بەڵام ئافرەتێکی بێ هاوسەر کە 4 هەتیوی لەسرە ئاوی شەچێتە ماڵی نانیشی نییە کرێ چییە لە 2014ەوە 100,000 هەبووە بە ناقانون و ناڕەوا ڕاکیراوە ئەگەر یاسا ئەمانە بکرێت بە دڵنیاییەوە کێشەی موچە نامێنێەوە ئستقرارێکی گەورە و چاکیش لە باساڕا دروسە بێت و خەڵکیش لە بری دردۆنگی و بێئومێدیە بێ فشارکە پرسیارکە کوا داهاتەکەمان بۆ نایدەینە موچە بۆ ئەوە تاوەکو ئەم دۆخەش تێپەڕێنێ من پرسیار لەمەیەکە ئەگەر حکومەت یاریەمی کوردستان ئێستا نەتوانێت نەوت بداکە نزیکەی موچە بداکە نزیکەی 73 تا 80 ڕێی لەوانێ بشتێتەوەشە لە 80 نەیتوانیوە تۆ نەوت 80 دۆلار بێ یا 73 دۆلار بێ ئەمەش حاڵی ڕسومات و باج و گومرگ بێ کە زیادی کردووە نەتوانی موچەوەکو خۆی بدەیت کەواتە قەت ناتوانیت ئەیکێ توانیت وانە بۆیە پێویستە ینی فشارەکە بۆ ئاراستە بڕ زۆر سپاس بۆ بەڕێز عەلی حەمەد ساڵح سەرۆکی لیژنەی و زە و سامانە سروشتەکانی پەرلەمانی کوردستان سپاس بۆ بەڕێستان کە لە هەولێرەوە لەگەڵ مامون نێرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە